ئەزیزان ئەو نەخۆش و دەرد و پەتایانەی کە هەن زۆر جار بە پێی وەرزەکانیش گۆڕانکاریان بەسەردایەت و بێگومان لە هاوینە هەندێک نەخۆشی هەن کە زۆر باوە و بڵاوە. لە ئێستاشدا ڕەنگە زۆرێک لە دایک و باوکان و زۆرێک لە منداڵان بە تایبەتی کە تووشە بن بەدەست پەتای سکچون و ڕوشانەوە بناڵێنن و بۆ پێی کە وەرزەکە گەرمەوە دەوترێت هۆکاری ژینگەیش ئەمە دەستی هەیە لەم پەتانەیە زۆر بووەوە ئێستا نەخۆشخانەکان زۆرێک لە مناڵانی کاچنە نەخۆشخانەکان و زۆربیان بەم پەتایە ئەچن بزانین هۆکارەکانی چین وە دەکرێت چۆن خۆپارێزی بکرێەوە چارەسەرەکان چین کۆمەڵک بابەت و ڕێنمایی گرنگ لەم تەوەرە دەخینە ڕوو بە میوانداری بەڕێز دکتۆر کۆچەر عومەر پزیشکی پسپۆڕی منداڵان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانایە کاک دکتۆر سڵای خوارد لێ و خۆشحاڵ بووین بە ئامادەبوون لەگەڵ کاکتۆر با باسێک لە سکچون ڕوشانەوە بین بکەین هۆکارەکەی چییە یان سکچون ڕوشانەوە خۆی چییە و چ کاتێکیش ئەبێتە پەتا بنای خۆی بەخشندەی میرەبان طبعا پەتای سکچون ڕوشانەوەیەکە لەو پەتاوەرزیانی کە لە سەرجەم کاتەکانی ساڵە بەردەوامە بەڵام بۆ پێوتێوەرزی بە تایبەتی لە وەرزی هاوینەوە لە کاتی بەرزبوونی پلەکانی گەرمە بە شوویکی بەرچاوتر زیاد دەکات و هاوڵاتیان تووشیە بن طبعا هەر کاتێک ئەگەر پێناسی سکچون بکەین بەو حاڵەتە وترێت کە پیسایی مرۆڤ بە تایبەتی مناڵ ئێمە قسە لەسەر مناڵەکەین هەر کاتێک پیسایەکی شل بۆەوە و ڕێژەکەی زیای کرد لە 3 بۆ 5 جارە واتە لە 3 جار زیاتر بوو لە ڕۆژێکە واتە لە 24 کاتژمێرە اعتیبارەکە بە توژون بە پەتای سکچون و ڕشانەوە عادەتەن پەتای سکچون یەکێکە لەو پەتانی کە بەڕاستی ئەتوانین بڵێن زۆر بە ئاسانی ڕێی لەیەگیرێ وەکو چارەسەر بەڵام ئەگەر چارەسەریش نەکرێت زۆر بە خێرایی گرفتی گەورە دروستەکان لە مناڵانە هەڵبەتە کاڵین سکچون و ڕشانەوە مەرج نییە هەموو کاتێک سکچون و ڕشانەوە بەیەکەوە جاریوە تەنها ڕشانەوەی جاریوە سکچونە جاوە هەردووکیان بەڵام کە بوو بە پەتایەک و هەوکردنی کۆئەندامی هەرز بەگشتی عادەتەن سکچون و ڕشانەوەکە بێکەوە ڕۆدا هۆکارەکەشی بووە کە ئەگە شارەزابین لە کۆندامی هەرسی مرۆڤە کە بە سوورەنچک دەست پێکات ناودەم و سوورەنچک پاشان ئەچێتە گەدە و ڕێخۆڵە ئەو بەشە ژەهرەی کە مرۆڤی خواجا چ ئای پیس بێ چ خواردنی پیس بێ بەشێکی جەستە کە هەستەکات بڵین ئەم خواردنە ژەهراویە هەوڵدا فڕاتە دەرەوە بۆیە ئەبێ بە ڕشانەوە واتر لە ئەستا سکچون ڕشانە خۆی نەخۆشی نییە بەڵکو کاردانەوەی لاشەیە بۆ دەردانی کۆمەڵک مادەی ژەهرین لە جسمە جۆرێک لە بەرگریە بەڵێ بەدڵنیایەوە ئەم حاڵەتە ئەبێتە هۆی وشک بوونەوە واتە دەردانی کارت بڵین کاردانەوەکە ئەبێتە هۆی نەخۆشی نەوەکو خودی خۆی ئەو بەشەش کە بابڵین لە گەدەی مرۆڤ دەرئەچێوەچێتە ڕێخۆڵەکانەوە ئەو بەشان بە سکچونێتەوە دەرەوە واتە جیسم هەوڵدات هەر خۆی لێ ڕزگارکە بۆیە لە ئەسڵا نەخۆش سکچون ڕشانە و نەخۆشینە بەڵکو کاردانەوەی ئەوەی کە وای لێکە کە پێ بڵێ نەخۆشی ئەوەی کە تۆ تۆکسینێک ژەهرێکت خۆداوە خواردنە ئاوە پیس بووە بۆتە هۆی تێکدان و هەوکردنی کۆدامی هەرسوچگەر بۆیە لەم حاڵەتەیە کە مرۆڤ ئەڕشێتەوە کەسکی ئەچێ نابێ ڕێی لێ بگیرێ یعنی تۆ کە مناڵێک تووشی سکچون ڕشانە بوو نابێ بە زۆر ئەم ڕشانەی بۆستێنی دەبێت تۆ مادەژارینەکە هەڵێتەوە لە لاشەیە لیگەڕێ بڕشێتەوە بەڵام بێت دەعمێکی لەگەڵێ بۆچی ئێمە مناڵ تووشی مشکیلا بێ لە کاتی ڕشان و سکچونە لەبەروی کە ئەڕشێتەوە لەگەڵ ئەم خواردنە پیسە شلەی دەردراوی گەدە ئەو خوێنە ئەو کانزانی کە مناڵەکە لە لەشیاتی بەتابەتی خوێەکان فڕات و دەرێ لەگەڵ ئەمە یعنی جسم نازانێت ئەمە جاکاتەوە تر هەڵات بەتەنیا خواردنە پیسە کاڵە بۆیە ئەبێت وشک بوونەوە کە خوێەکان دابەزێ پستانی خوێن دابەزە لەگەڵە ئەم خوێنە بێت تۆی وشک بوونەوە ئاوی زیادە هێتە دەرەوە لە جسم یعنی ئاوێکی زۆر لەگەڵ ئافرادەرەوە ئەبێتەوەی وشکبوونی گورچیلەکان و لاجا لە کارکەوتنی گورچیلەکان کەمە هەندێک ئەم حاڵتە لە چەند کاتژمێرە کارڕوەدا ئەوە نیە بڵێ لە ڕۆژێک و لە دوانە بۆیە بەڕاستی کاڵین پەتای سکچون ڕشانەوە ڕێلێگرتنی ئاسانە ئەوەیە تۆ بەس تەعویزەکە وەرگرتەوە مناڵەکە لە خەتی سەوزە تا ماوەیەکی زۆر دکتۆر کاوێ بم قسەی جەنابە دەرکەوت زۆر هەڵەیە
کاتێک منداڵ تووشی سکچون و ڕشانەوە ئەبێت گەورەش بەڵام ئەم بازەسە منداڵەکەین یەکسەر نڕوە ئەو عیلاجانە وەربگرێ کە دژی سکچون و ڕشانەوە بۆی ئەوی جەنابەت فەرمووت ئەو ژەهری لە لەشایە فڕێ بدرێ بەڵام لەگەڵ تەعویز بکرێتەوە وایە بەڵێ بە دڵنیای خۆی کە عادەتەن دوای ئینشاڵڵا باسی چارەسەرەکەم بەڵام هێڵی یەکەمی چارەسەر مغەزیە گیراوی دێکسفرۆلایتە زۆر جار ئێمە نەخۆش کە داخەڵەکەین ئەڵێ دکتۆر ئەمە چی هەر ئەم ئاوم بۆ هەڵەواسن یعنی کە زۆر ناڕەحەتە بێ مناڵەکە بە ڕشانەوە هەندێک جار شروعێکی ڕشانەوەینێ یان دەرزێکی بۆکەین ئەمە پزیشکێکا بێ بڕیار بە نەک تۆ لە خۆتۆ بچیت شروعێکی ڕشانە و سکچوونی بۆ بینی بیتی بۆیە هەندێک جار ڕاستە بۆ بە ئینفێکشنز داری ینی بۆ بە هەوکردنیکی تون ئەمە جاروای پێویستەکە کە ڕابگیرێ لەبەروی هەین تێپەڕێودەوەی کە مناڵەکە مادەی ژەهرین لە جیسمیان مابێ بەڵام تۆ هەر یەک سەربی خێرا ئەمە بێتێ ئەمە بەکاربێنێ نەخێ حتا من هەندێک جار بەدایک واکەوتم وتمام ئەم عیلاجانی بنێ خۆی ڕشانەکەی وەستێتەوە لە چۆن لە خۆی وەستێتەوە یعنی وتمە لێ گەڕێن با دوسێ جای کەش بڕشێتەوە پێویست ناکات تۆ قەلق بی لەسەرەوە هەر کاتێک پزیشک بینی و کاتە دڵنیای بێتەوە لە ڕێژەی ئاوی لەشی مناڵەکە خوێەکانی وشکبوون و هەیەە و ڕێگەی چارەسەرەکەت پیشانەدا بۆیە گرنگە بەڕاستی چەند گرنگە لە سچون ڕشانەوە چارەسەر بکەین ئەوەنە گرنگە لە زانستی ئەم نەخۆشیە تێ بگەین ئەم حاڵتە تێ بگەین کە مناڵان تووشیانە بێت کاک دکتۆر هۆکارەکان چین بۆ سکچون و ڕشانەوە ئایا ئەمە گوازراوە یان ئەو خواردن و خۆراکانی کە منداڵەکە ئیخوایان چوونە بەرخۆر ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر توشبوون بەم پەتایە خۆی لە ڕاستیە لە وەرزی هاوینە لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمایە کۆمەڵێک بەکتریا و مشەخۆر و ڤایرۆسمانەیە کە زۆر بە خێرایی چالاکترە بن و گەشەی زیاترەکە لە وەرزی گەرمایە وەک زستان نییە ئەگەر دیخە بە دەستانە کۆمەڵێک ڤایرۆسی ترمان هەیە و کۆمەڵە نەخۆشی تر دروستەکە لە هاوینشا بە هەمان شێوەیە ئەو بەکتریا و ڤایرۆس و مشەخۆرانی کە لە وەرزی هاوینە بە خێرایی گەشاکەن ئەبنە هۆکاری چی بۆ نمونەیەک لەوانە ئێمە لە وەرزی هاوینە هەمومان ڕژێکی زۆر ئاوە خوێن و بۆیە زووپیزبوونی سەرچاوەکانی ئاو بۆی گەشەی خێرای میکرۆبەکانە بەگشتی ئەبێتە هۆی توشبوونی سکچون و ڕشانە پەتای سون ڕشان ژەهرایبوونی ئەو یەکێکتر لەوانە زیاد بەکارێنانی خواردنی دەروێ یعنی ئەگەر دیقەت بین ئێمە ئەوەی لە هاوینە سەوزۆمی و بابەتی تەڕاخورێت لە زستانە ناخورێ بەڕاستی یعنی خیار و تەماتە تەسەورەکەم خواردنێکی ڕۆژانی خەڵکانی زۆر کەسی هەر نیۆڕان ئەسڵەن خواردن ناخوا هەڵە گەرم و هەر شتێکی ئاسایی سەوزەیەکە خۆم بۆیە ئەمانە عادەتن بەتایبەتێک گەر بە ئای پیس ئاو درابێ یان شۆرابێتەوە ئەمانە چانسی زیاترە بۆی ئەمە لە زستانە کەمترە یەکی تر لەو هۆکارانە تێکچوونی خواردنە بۆ منە دوێسە خواردنێک لە زستانە بێنێ لە دەرەوە داینێ هەر لە ژووری خۆشدادانێ لە ماڵەکەتا لەو چێ دوو ڕۆستە ڕۆژ بێت و هیچی لێ نەیە چکە پلی گەرمان نزمە بەڕاستی بەڵام لە هاوینە لەو چێ سعاتێ 2 ساعت بێتەوە تێک بچێ بووی ئەمانە هەمووی هۆکارێکی سەرەکین بۆی کە زیابوونی پەتای سکچون ڕشانە لە وەرزی هاوینیا زیاتر بێ بە بەراورد لە وەرزەکانی تر ئەڵەت هۆکاری تریژێ لە کەسانی توشبوشەوە گوازرێتەوە کەمبوونەوەی ئاستی ئاو کە بەداخۆ ئەم ساڵێکێک لە وەرزە زۆر هەستیارەکان کە بەڕاستی پێویستە وەزارەتی تەندروستی بۆ ئەم ساڵ بەجددی لەسەر خەت بێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان دەستگاکانی ڕاگەاندن بەتایبەتتر بۆی خوان بپارێزن چکە ئێمە بەڕاستی لەبەردەم مەترسیێکی گەورەین کە ساڵانی ڕابردوش کەم تا زۆر توشمان بۆ ئەویش بڵاوبوونەوەی پەتای کۆلێرایەکە بەڕاستی لێستەوە هەموو ئیجراعاتێک و ئاگاداریەک و خۆپارێزی و ئامادەکاری دەستی پێکرد لە بەڕێبەراتی خۆپاراسی تەندروستی سلێمانی وەک وەزارەتیش بە دڵنیایەوە تیمی تایبەت لەسەر ئاستا ئیش دەکەن بۆی کە هاوڵاتیانی کوردستان و بەتایبەتی شاری سلێمانی پارێزراوێ باش دەستخۆش دکتۆر ئەگەر منداڵ تووشێن پەتایە بوو یان ئەگەر خۆپارێزیەکان ئیهمال کرایان بار حاڵەتێک بوو منداڵەکە توش بوو دایک و باوکە بێت چۆن ڕەفتار لەگەڵ ئەم منداڵە بکە ئیهمالی بکە یان هەر لەلا کۆڵان شتێکی بۆ وەرگێ یا بە زووی بیگەێنێتە نەخۆشخانەی تایبەتمەند و ئایا ئەکرێ بڵین سکچون و ڕشانەوە ینی خراپە ئەگەر پژێ بخرێ تەنان مناڵەکە تا ئاستی مردن بەرێ بەڵێ خۆی ڕێژەیەکی حەزەکەم جەنابتان و بینەرانیش بیزان ینی هەموو ساڵێک بەلانی کەم و 5 ملیۆن مناڵ بەهۆی سکچون ڕشانەوە تەمەنی خوارد 5 ساڵ 5 ملیۆن مناڵ ساڵانە ئەمرێ بۆی پەتای بەڵێ لە جیهانە کەمە ڕێژێکی زۆر زۆر بەڕاستی و دڵنیام ئێستا بەبووی زیابوونی گۆی زەوی ژماری دانیشتوان ئەو ڕێژێ زیاتریشە ئێستەمە ئەمە ئەحسایی خوار ساڵی 2020 دکتۆرەمە لە کوردستان نیمانە بەتایبەت لە کوردستان ئەحساییمان لێ نەخێر ڕەنگە تۆمارکرابێ بەڵام بۆ شێوەیە
ینی ئاماژەی پێ نەکەوتە ئەستا لە هیچ شوێنێک من بەرچاو نەکەوتوە ئەوەی کە گرنگە بەڕاستی بۆ مۆزوعی خۆپارێزی ئێمە ئەکرێت کۆمەڵێک خاڵدانی ینی وەکو چارەسەر پێش خۆپارێزیەکە ینی باس لە ئیهمالیکردنەکە دایک و باوک ئەم منداڵە ئیهمالکە بووی هێ تووشی خوا نەخواست گرفتی تەنانەت گیانە دەزانیش بدا یان لە سەیدەلێک عیلاجە کرێت کە خۆمان زۆر کار ئەمە یا ببینێت خەسخانی تایبەتمەند ویستم وەڵامێکی گشتگیری بم وەڵام جار بە وەڵامی پرسیارەکەی جەناب بەمەوە ئەوەی کە بەلای منەوە گرنگە دایک و باوک کە مناڵەکەی تووشی چۆن ڕشانەوە بوو سەیری یەک دوو شت بکات کە لە مناڵەکە هەیە یەک بزانن ماڵەکەی تینووە یاننا طبعا مناڵ کە ئاوی لە دەست چوو تینویە بێت طبعا تۆ مرۆڤی ئاسایی کە وردە و دە ئەرەقە کاتەوە یان چێتە پلێکی گەرما و شبوونەوە ڕۆدا وردە و دەتینوێ بێ بەڵام ئێمە خۆمان زۆر جا بەسەمان تۆ لە پڕ تینوویکی خێرایت بۆ دێ ئەتر جارێت 4-5 پەرداقا خۆیت و ئەنجاس کوونایدی ئەمە مناڵێک جاریوە لە دوو کاتژمێرە ئەم شتی تووشەوێ اینجا مناڵ ناسکترە بەرگری لاواسترە وە گورچیلەکانی توانای پاڵاوتنی لە تەمەنێکی دیاریکراوەکو کەسی گەورە نییە بۆیە ئەمانە معڕسترن بۆ شک بوونەوە هەر کاتێ مناڵەکەت زانیت توانای خواردنەوەی مغەزی هەیە ئەوە مەڕۆ دەرەوە نەخۆشخانە ئەو دێکسترولایتە بخواتەوە کە تینوێتی هەموو سکچوونی هەموو ڕشانەیەک ئەتوانێت وای بۆ حسێ بکەی بۆ نمونە هەموو چیلۆیەکی مناڵەکە بۆ 24 ساعتەکە توانی 50 مل مغەزی بیتێ تقریبا لە 24 ساعتەکە مناڵێکی 10 کیلۆ بە یەک بتڵ یعنی 500 cc بخواتەوە ئیکتیفایە لەم حاڵەتە تۆ مناڵەکەت هەم لە خەتی سەوزە پارێزراوە هەمیش لە ماڵ و مڕاعاتی ماڵەکە دەکەیت ناچێتە نەخۆشخانە تووشی شتی تریش بێت لەگەڵ ئەتوانێت ئازارشکێنی باتێت چکە عاتن جەستە تووشی داهێزرانە بێ و ڕپەنان نەبا بۆ شتی تر ئەگەر حاڵتێکە مناڵەکەی زانی بەمانە باشە بێ وردە و دە هەستەکات باوەکە هۆشی ماڵەکە باشترە شتە خوات ناودەم و چاوی تەڕە مەسەن فرمێسکی هەیە دەمی تەڕ بووە وشک بوونی کەمترە ئەتوانێت دایکە و باوکە وردە دەدەست کاتۆ بە شۆربا و شلەمەنی خواردنی سوک بەمە باش و تا بە ساعتێک وردە دە کاریگەریکی خۆیتی ئەپەڕێ ڕاستە مناڵەکە تا ڕۆشێت تۆ مغەزیێتی بەڵام خۆ ئەم مغەزیە تا چارێکی لە مادی مناڵەکە بێت و بەشێکی زۆری دەربازە بێ و ئەچێتە ڕیخۆڵۆ و ئەچێتە جسمی مناڵەکە بۆیە گرنگە بەڕاستی ئەم ڕێنمایان و خۆی وەرگی لە غێری ئەمە بۆ نەتوار مغەزیەتی مناڵەکە هەڵێنێتەوە شروبێتی هەڵێنێتەوە هەستەکەی ماڵەکە لاواسترە گێژ ئەبێ بێتاقەتە ناتوانێت هەستێ ئەمە باشترە پزیشک ببینێ ئێمە بە خۆشحاڵیەوە و شاری سلێمانی باسەکەم نەخۆشحاڵی تۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری بەردەوام 24 کاتژمێر دکتۆری پسپۆڕ دانیشێ هەر کاتێک پێویستت بوو حەزێکی چواری بەیانی مناڵەکەت بەرە پزیشکی بینێ هەڵسەنگانی بۆکە پێویستی بە داخڵکردن بوو بۆ دێڵێت لە نەخۆشخانە ئەگەر هیچ پێویستی نەبوو چارەسەی پێویستە داتێ و ئەگەڕیتەوە دوای 2 ساعت زانی مرتاحنی دووەرە بۆ نەخۆشخانە ینی دەرگا کراوێدایم بۆیە گرنگە بەڕاستی ئەم ڕێنمانەوە خۆی جێبەجێ بکرێ لە غێری ئەمە ئەگەر تۆ پەنابەری بۆ شوێنانی تر بۆ نمونە بۆ نۆریگەیەکە یان کەسێکە کە لە ڕووی مەهارەت و لێزانینەوە شارەزایی تەواوی نیە لە میشە چکە بەڕاستی ئێمە پزیشکمان هەیە بخۆی پسپۆڕە کە مناڵەکەی نەخۆش کرد ڕاوێژ بە ئێماکە این تۆ چۆن مناڵەکە دەخێتە بەدەست کەسێکە هیچ زانیاریکی لەم بوارێ ڕاستە ئەزمونێکی ڕەنگە لە شوێنێک کەم تا زۆر شتێکی وەرگتو بەڵام ئەم ئەزمونانە ستاندەرنی بووی تۆ ژیانی ماڵەکەت بخێتە بەردەستی بۆیە بەڕاستی گرنگە دایک و باوک ئەگەر بۆ کڕینی دێکسترۆلایت بێ بۆ ئازارشکێنە بێ مانع نییە بەس لەمە زیاتر نابێت تۆ ڕاوێژی تەندروستی بە کەسێکی کە ئەزمموی نییە ئەسڵەن خۆی ماڵەکەی نەخۆشەکرێت ئەهێنە بە نەخۆشخانە بۆیە گرنگە ئەم ڕێنمایانە وەک خۆی جێبەجێ بکەین لە غێری ئەمە ئەگەر ناڵەکەت زانیت شت ناخوات بێهێزە وشک بۆتەوە تینوێتێکی کۆنتترۆل ناکرێت ئەبێ بین بۆ نەخۆشخانە بۆی کە مناڵەکەت پارێزرا بە بەڕاستی چکە وەکو ئەرزم کردن گەورەتی مەترسی بە تایبەتی تێکچوونی خوێەکانی لاشەیە بە تایبەتی سۆدیوم و پۆتاسیۆم کەمانە زۆر بە خێرەی کارگەی لەسەر دڵەکەن لەسەر مێشکەکەن یعنی تەسەور کە جاریوا بۆ مناڵ بە گەشتکە هێناوێنە بەهۆی ئەو حاڵەتەوە ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە ماوەتەوە دوجاریش هەر بەداخۆی جیانی نەدەزاوە مناڵمان هەیە بۆی وەستانی گورچیلەکانی و هێناوە نەخۆشخانە یعنی ئێستا بۆ نونە لەم ڕۆژانێک ئێستا پەتای سچون ڕوشانەوە زۆرە ڕۆژانە مناڵ هێت بۆی گورچیلەکانی سز بووە ڕۆژانە هێت بەڵام ئەلحەمدولە لەو جۆرەیەکە پێڵەن ئەکیوت واتە وەستان یاخود پەککەوتنی گورچیلەی کتوپڕە ئەمانە زۆربیان بە خۆشحاڵیەوە گەڕێنەوە بەسخواانە خواستە بگاتە کۆناغێکی تر مەترسیدارە ئەستەمە بگەڕێتەوە بۆیە بدایک باو نییە لە مناڵەکەی بگاتە واستە بە خێرایی مناڵەکەی بێنە بۆ چاودێری پزیشکی بۆ نەخۆشخانە باشە کاکتۆر ئەگەر باس لە گواستنەوەی بکەین گواستنەوەی ئەم پەتایە چۆنە و چۆن خۆپارێزیەکان بکرێ بەگشتی هەڵبەت لەسەر ئاستی تاکەمان و لەسەر ئاستی کۆمەلگامان وەکو تاک
کە تۆ مناڵەکەت نەخۆش ئەکەوێت ڕەنگە چەند مناڵێکت هەبێت لە ماڵەوە لە هەمووی گرنگتر جاکردنەوەی کەلوپەل و پێویستی ڕۆژانی مناڵەکەی و جاکردنی مناڵەکەی تا ڕادەی پێویست لە مناڵەکانی تر لەبەری بەرەککەوتن و شت خواردن بێکەوە ڕەنگە ببێتەوەی گواستنەوە. خاڵی دووهەم پاک و تەمیزی، یعنی هیچ شتێک وەکو پاک و تەمیز ڕێکردنیە بەڕاستی مناڵەکەت فێرکە کە چوە تاوارێت هاتە دەرەوە دەستی بشوە کە نانی خوارد پێشوە بڵێ بیسمیللا بزانە دەستی شۆردووە بە دڵنیا بێت و کە مناڵەکەت پاک و تەمیزە. خاڵی سێم کە مناڵەکە دەینتە قوتابخانە ئەینیتە باخچەی ساوایان یانیتە شوێنێک کە مناڵەکەت بۆ مەسەن بۆ خوێندنێکی هاوینێ بۆ کۆرسێکە بۆ خولێکاچێت با مناڵەکەت ئاوی سەربەخۆی خۆی پێبێ ڕێمەدە لەوێ ئاو بخواتەوە یعنی فێری کە ئەگەر ئاوی مەسەن کارتۆنەکان و ئاوی بەڕادەیان ئاویکی پاک و تەمیزە دڵنیای لەسەر چاوەکان مانع نییە بەڵام لێش فێری کە بە پەرداخی مناڵتر ئاو نەخواتەوە جاروێ پەرداخێک دانراوە پلاسیکەکانە مناڵەکە ئاوی پێخواردەوە بەجێشتۆ هەم ناڵێت تریژێت لێ کاتە دەستی ناگاتە پلاسیکە ڕێک بۆی ئەمی خوات و یعنی ئەبێ ئەم شتیان شتێ وردن یعنی خۆراکی مناڵەکان هاوبەشی پێ نەکرێ ناکە مناڵێکی نەخۆش لەگە مناڵێکی ساغە خواردن خوا ئەمە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵگەشت ئەبێ چەند ئەتوانین بۆ منە جەنابەت مناڵەکەت ناساغە دوور بێ لە مناڵانی بەگشتی یعنی ئەبێ مناڵەکەت ئەو ڕۆشنبیرێت وەرگرت بێ مناڵەکەت نی هەڵیبچێتەوە بۆ قوتابخانە مناڵەکەت نی هەڵیبچێتەوە بۆ دایانگە نەچێتەوە بۆ ئەم کۆرسە چەند ڕۆژێک هەتا دڵنیابێتەوە کە مناڵەکەت نەخۆشکی تێپەڕاندووە ئەمە بۆ لەبەرەوەی کە لە حاڵەتێکا تۆ مناڵەکەی توت پەتایەکی هەیە چۆن لە زستانە بۆ منە دەرکەومێکتە بڵاوێتەوە چتە مەکتەبێک و هەمیان تووشە بن پەتای سوڕشانەوە ڕەنگە بڵم خێراتر مناڵەکانی کە تووشە بن بۆیە گرنگە تۆ ئەم تێکەڵاوێ بپارێزی یەکی تر لەوانەیە کە لەسەر ئاستی کۆمەلگا ئەبێ جێبەجێکێ بەڕاستی دەستگاکانی ڕاگەاندن و وەزارەتە وەزارەتی معنی کە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتیەکانەکە ئەبێ بە ئەرکی خۆیان هەستن ئەبێ ڕێنمایی پێویست بڵاوکرێتەوە بە دوواداچوون کرێ بۆ سەر چاوەکانی ئەو بۆ نمونە لە خۆشخانی مناڵان ئەمڕۆ بۆ منە 100 مناڵ داخەڵ کراوە بۆ پەتای چوون ڕوشانەوە ئەم 100 مناڵە ئەبێ طبعا ئێمە هەمویان سامپڵیان لەوەگەین بۆ پەتای کۆلێرا بۆ دڵنیابوون لەوەی کە تام دەقێ بڵاو نەبووتەوە الحەمدوللا بۆی هەر حاڵتێکمان بینی گەڕەکەکی دیارەکرێ لە دووبارەبوون و سێبارەبوونەوە وردە دیارێکرد هەستەکەی لە فۆکەسەکە گەڕەکێک زۆرینەی توشبیتە ئەبێ بگڕێ بە دوای سەرچاوی ئەو گەڕەکە ئێمە ساڵێک وامان بەسەر هاو ئەگەر بیتان بە پەتای کۆلەوە بڵاو بۆ نەخۆشخانەکە مەحسوڵ حاڵتی تەواریەوە هەمووی سوکتەنان نەخۆشخانی نەشتەرگەریەکانیش پەتای کۆلێران چارەسەی تیاوەرەگەن دوای دەرکەوت هەڵەنە ناوی گەڕەکەم بیچۆتۆ لە پشت پارێزەی سێمانەوە گەڕەکێکمان هەیە لەوێ بەشی خوارەوە لەوێ دەرکەوت سەرچاوی ئاوەکە تەبەن زۆری خەڵکەکە لێ بوو خەڵکی تریشتا بوو بە زۆربی لێ بوو دوای دەرکەوت سەرچاوی ئاوەکەیان لەگەڵ زەرابەتێک هەڵ ببوو ئەو بە خۆشحاڵیەوە چارەسەر کرا و بەشێکی زۆری پەتاکە کۆنتترۆل کرا بۆیە بەڕاستی چەند گرنگە لەسەر ئاستی تاک ئەو نوێستە ئاستی کۆمەڵگە مهمە یعنی تۆ گەڕەکەکە هەستەکەی 4-5 ماڵتانەمی تووشی سوون ڕشانەوە بوون ئەکرێت پەیوەندی بکەی بە بەڕێبەراتێک تەندروستیەوە بڵێ مەسەن خۆپارێزیە هەر بۆ 104 کاکە ئەم گەڕەکێمە هەمومان تووشی پەتاوین وەرم زان ئەم مۆزوع بوو ئاو بڵاوەوە گەڕەکێمە خۆ ڕەنگە گەڕەکانی جوابی حاڵکە بەس ڕەنگە ئەوەی تۆ هۆکاری بۆ ڕزگارکردن گەڕەکانی تر بۆی لەسەر ئاستی تاک و کۆمەڵگەشت پێویستمان بە ڕێنمایی و چارەسەرە زۆر باشە ئێستا ینی پلەی گەرمە بەرزە خەڵک ڕۆکاتە مەلەوانگەکان ڕۆکاتە چەمەکان بۆ مەلەکردن و خۆ فێنەکردنەوە هەندێک مناڵی ژێ هەر بۆ وەکو دەورە وەکو خول بۆ فێربوونی مەلا تا چەند باڵێن مەلەوانگەکان چەمەکان سەرچاون بۆ ئەوەی کە ئەگەر لیژنەکانی قامێت بە تایبەت بۆ مەلەوانگەکان ینی پاگڕانەگیرن سەرچاوی سەرەکین بۆ ئەوەی کە ئەم پەتایە بڵاو بێتەوە خۆی لە هۆکارەکانە بیرم چوو باسیکەم ڕاستی یەکێکتر لەوانە تەبەن وەتەر کۆنسیومین بەکارێنانی ئاو سەرفکردنی ئاو تەنها لە خواردنەوە نییە لە وەرزی هاوینە ئاو بۆ زۆر هۆکاری تر بەکارێ تەنانەت بۆ شەڕ ئاو یعنی هەر ئەو شەڕ ئاوی کە پێیەکەن ئاوەکە قوتەیە جارێ بێت ئەوەی توش بوون چ جای مەلەوانی یعنی تۆ لە مەلەکردنە بەدڵنیاییەوە چەند سیسێک ئاو قوتەی یعنی هەموو کەسێکی بەلەوانیش تەنانەت بۆیە ئەم حاڵەتە یەکێکە لە هۆکارەکان بەتایبەتی تۆ لە وەرزی هاوینە ناتوانانی ڕێ لە خەڵک بگری مەسەرەن ئەمە مەلەوانگەیە چەمەکانە ئەو شۆرانی کە ئاوی تیاکۆبێت و خەڵکە چەمەلی تیاکە بۆیە یەکێک لە هۆکارەکان بەکارهێنانی ئاوە لە غێری خواردنەوە بۆ منە تۆ مناڵەکەت هاوینە
تەشتێکی ئاو بۆ کڕم مناڵەکەت ساڵە وەختینێ حەزێکی هەر دایبیشی لە پیا خستنا ئاوکەتەنە بەبێ دایبیش خێتە ئاوکۆ یا شڵپی ئاوی پێکەن و یاری لەگەڵاکەن و تەسویرەکەن و یعنی شتێکی خۆشە ئاو بەڵام هەندێک جار دوجار بۆ کێشانە کۆتایی پێ بۆیە گرنگە ئەلەقل ڕێنمایی هەبێ بووی کە هاوڵاتی بتوانێت ئەو ئاوانی سەرچاوانی کە بەکارێنێ بۆم حاڵەتە جگە لە مەلەوانگەوانە کە بێ لەژێر چاودێری تەندروستیا بن ئەبێ ڕێژەیە کلۆر بەکاربێنێ مەسەن تۆ مناڵێکی ساواتێ فێر بە ئەگەر تەشتێک ئاو دێ حەوزێکە دێ مەلوانگەیەکی بچووکەتێ لە ڕێنماکان ئاسان ئێستا لە زۆر بە سەرچاو تۆ توانین بەدەستی بخەی ئەکرێت ئەم ڕێژەی ئاوەی کە هەتا بەراو دیکەیت و نیسبەتێک کلۆری تیا بەکاربێنی کە زۆر بە ئاسانی ئەتوانی ڕێ لە زۆر پەتاو نەخۆشی بگری بەم حاڵەتەوە مناڵەکەشی بخوا ڕەنگە تۆزە سوکشم بگرێت پێ بەڵام ئاساییە ئەمە هۆکارێکی بۆی کلۆرەکەەوە چای تۆزە سوورە بێت و ئەمانە خۆی چاکە بێت ئەوە نییە کە باوکو پەتاکە توش بێ تووشی کارەساتت کارەدا وڵایم حەزگەم یەک پرسیارێتر بکەم ئێستا وەرزەکی زۆر گەرمە و هەندێک منداڵ ئیتر باوەی کاچنە دەرەوە ڕەنگە خۆری ڕاستە خۆیان بەرکەوێ و گەرماکە زۆرە و کاریگەری هەر بێژگەر لە سکچوون و شانەکەش ڕەنگە لەسەر بابەتی تەندروستی تریش هەبێ تا چەندێک گرنگە دەیکبڵکان ئەو خۆپارێزیە ڕەچاو بکەن بۆ منداڵان لەو کاتانیان نەچنە دەرەوە کە خۆر لەم کاتەیە باشترین کات بۆ چوونە دەروی مناڵ بۆ یاریکردن و بۆ تێکەڵاوبوون لەگەڵ مناڵەکانی هاوڕێیە لە تا دی کاتدی بەیانیان ڕێپێدراوە لە دوانی ڕای شوەگەر بتوانێت لە دوای کاتژمێر 5ەوە 6 بێ باشترە لە دوای کاتژمێر 5 تا ڕادەیەک تیشکی خۆر ستونیەکەی نامێنێ ئەو توندی نامێنێ و ڕێژی سێبەر زۆر ئەبێ ئەمە ئەتوانێت مناڵ بێتە دەرەوە بە مەرجە مناڵەکە تەندروست بێ و هاوڕەکانیشی تەندروست بن تۆ هەستەکەی مناڵک نەخۆشە لە ڕەفیقانی مناڵەکەت پێویست بوو ناکە مناڵەکەت بیتە دەرەوە چەند ئەتوانی لە ماڵە بیپارێزە تەمان من کابە باسەکەم هەڵبەت شوێنی سەرداخراومان هەیە کۆمەڵە گاریگامان هەیە کە مناڵان ئەتوان لە ڕووی پلی گەرما و کۆنتترۆل کراوە ئەمانە مناڵ ئاسا ئەتوانێ هەم سەردانی ئەو شوێنانە بکە و گرفتێکی ئۆتۆشی بۆ دروست نابێت بەزەخێری ئەو باسی شوێنی دەرەواکەم ئەو شوانی کە سەردانە پۆشاون و بە دڵنیاییەوە پلی گەرما سەر ڕای تێکچوونی ئەمانە هۆکارێکی ڕاستەخۆی بۆ تێکداین تەندروستی مناڵ کە حڵتمان پڵەن هیچ سترۆک ئەم داڵە خۆی بە بەرکەوتنی بەرداوامی گەرماکە ئەبێت تۆی وشک بوونەوە یعنی هەر وشکبوونەکە خۆی بۆ خۆی بێتە ئازەدانی مناڵەکە چکە بە ڕێژێکی زۆر کردداری هەڵمین ڕۆدا لەسەر جستەی مناڵەکە پێستی وشکە بێتەوە ئەو بەردەوام جسمی ئەو پێستە شێدارەکاتەوە ئەم خۆریش بەردەوام ئەم شێ هەڵەمەژێ وشکەکاتەوە بۆیە مناڵەکە جاری هەر وشکە بێتەوە بەبێ کە هۆکارێکی ڕاستەخۆ هەبێ کە مثلا خواردنی خواردبێ شتێکی خراپی خوارد بێن ئاوی پیسی خوارد بێتەوە بۆیە چەند گرنگە بەڕاستی خۆپارێزی لە ئاو سەرچاوە پیسەکان ئەوەنش گرنگ کە مناڵەکە لە خودی سەرچاوی ڕاستەخۆ بەرکەوتنی خۆت پارێزی کوردوتنی گەرما بردوێت یا بەڵە گڕە بردوێت بەهار بە زمانی خۆڵانە پێ زۆر بەڕست دکتۆر کۆچەر عومەر پزیشکی بسواری مناڵان سپاس بۆی لەم تەورێ لەگەڵ